سڵاوتان لێ بێم کاتتان باش بەڕێزان لە ئەڵلقێکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانین. بەرنامەیەم جارشمان کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز و سەرنجڕاکێش لە خۆ دەگرێت. تا کۆتایی لەگەڵمان بن. خاوەن پێداویستێکی تایبەت خەونەکانی منداڵی لە ڕێگەی میوزیکەوە دێنێتە دی. جۆڵایەتی بە بەشێک لە شوناسی کۆنە بازاڕی سنە دەزانێت. لە بەرەزیلەوە هاتۆتە کوردستان و گۆرانی کوردی دەڵێت. ئەمڕۆ هاتوونەتە لای بڕوا سەربەست گەنجێکی هونەرمەند کە لەگەڵ کاری ڕۆژانەی خەریکی هونەری موسیقا و ژەنینی سازیش دەبێت. ئەو بە سازەکەی و دەنگە خۆشەکەی پێمان دەڵێت کە ئەگەر حەز و خولیات بۆ گەیشتن بە ئامانجێکە بێت هیچ بربەستێک ناتوانێت ڕێگیر بێ لە بەردەم گەیشتن بە ئاواتەکانتدا. ڕۆژ دەرباز نابن ji xew ez gelek zê şiyar dibim tenê xew ji min re şîrîn e jiyana min gelek xemgîn e îsa roj derbas nabin ji xew ez gelek zê şiyar dibim tenê xew ji min re şîrîn e jiyana min gelek xemgîn e çima tu çûy ji jiyana min çima tu nemayli biyawa min teagir berda nava dilê min bête yar bête jiyana meşe sebra min bête halê min nexweş e gula min bête agrê dilim geş e bête yar min nam birwa serbest e betemen 19 salim وەکو کار ئیشی مۆسیقا لایڤ میوزیک و شتەکەم لەگەڵ ئیشی عەقارەت و خانوبەرە زیاتر سەعات 9 ئەوانە دێمە دوکانەکە دەوری سەعات 4 وانە دەڕۆمەوە لەبەرەوەی داوامی ئێوارانمە لێ قوتابخانە چەند خزمەکمانەی ئەوان هونەرمەندن بەس لایەی بادینان و ئەوانە ئەوان لە ئاکرێدا دەنیشن لە گوندێک مە بە سەردان چوینەوێن دەر بە ژیانم ئالەتێکی مۆسیقام نەدیتبوو کە چوومەوێت چەندین ئالەت مەسەلەن 3 ئالەتی لێ بوو مەسەلەن گیتار و کەمان و ساز زیاتر هەر خۆڵقم لەسەر سازەکە بوو بەس ئەو کاتە زۆر گچکە بووم لەبەر دەستیشم نەم دەتوانی هەتا بشیگرم ئەو کاتە هەر وازم لێ هینە بەس ئەوە نەبوو بڵێ لە مێشکم بسڕێتەوە زیاتر گەورە دەبوو هەر فکرم لەسەری بوو باشە ناتوانم یانی بیکەم عایلەشم ینی باگراوندێکی عەشایر دەبن زیاتر مۆسیقا لەناو زۆرە بابەتانە عیبەیە تا تەمەنی 15 ساڵی هەر دەمویست لە مێشکم بیسڕمەوە هەر دەستیشم نەدا بەس وەکو گۆرانی بۆ خۆشی خۆم هەر گۆرانیمەوە لە ماڵەوە بەس لە چوارچێوی ماڵەوە زیاتر نا بەس دایک و باوکم باشتر بوون کە سەرەتاش دەستم پێ کرد 2015 بوو حەزم کرد خۆم فێرکەم لە 2015 ئەوانەی کە سەردان چوو بوومە لایەن ئەوان هاتنە هەولێر سعات هەتا 12 شەو هەر تەحەموولم کرد نایان دێش دەست دەمێ مامەکانم مەسەلەن ئەو دەنگە دروستمەکە بۆ سعات 12 شەو هەموو نووستن سازەکەم برد و ڕۆیشتمە دەرەوە ئەم یەکەم جاریش فێر بووم ئەو شەوە بوو کە سەرتاش فێر بووم سازەکەم خۆم چەپانم سازەکە ڕاستان بوو هەتا 2017 هەروە حەزم کرد کە بیدایەتیش خۆم فێر دەکرد ئالەتم نەبووە مانگێک لە برادەرێکم وەرگرت خۆم پێ فێر کرد ئێستا من لە پۆلی چواری ئەدەبیم خۆم 3 ساڵ 4 ساڵ تەقدیم هونەرە جوانەکانم کرد وەریان نەگرتم لەبەر ساڵی دەرچوون ئەویان قانونی بوو بەس قەراری دووەمەوە بوو کە گوتیان کەمەندامێبی کتاب وشت بکە کتابیش 2 ساڵ کتابم کرد یەکیانم بۆ نهاتەوە ئێستا دەستم لێیان بەردا و هەموو ساڵ دەچم کۆمەڵێک مەرحەلەیەک دەناسم و دێمەوە و هەمووشیان زۆر کوڕی چاک
ئیشیان لەگەڵ دەکەم بەس وەکو ئەکادیمی نا ساش خەریکم خۆم فێری نۆتە و تۆزە کشتی ئەکادیمی بکەم چونکە بەتەمام دەورە بکەمەوە. ئەوەی کە بینیمان بەشێک بوو لە هونەرەکەی بڕوا ئەڵێت کە هیچ شتێک ناتوانێت ڕێگر بێت لە بەردەم گەیشتن بە ئاواتەکانتان ئەگەر هێز و ورەتان هەبێت و حەز و خۆشەویستیتان بۆ هونەرێکی تایبەت هەبێت. نەتەوەی کورد خاوەن هونەر و کللتورێکی دەوڵەمەندە و هەر ئەوە وای کردووە کە هونەری کوردی سنوورەکان ببڕێت و لەناو دڵی خەڵکی بیانیشتا جێگێکی تایبەتی هەبێت. ئاریانا خەڵکی وڵاتی بەرزیلە دوای چەند سەردانێکی بۆ هەرێمی کوردستان لەبەر خۆشەویستی بۆ هونەر و زمانی کوردی فێری زمانی کوردی بۆ گۆرانی بە زاراوی کرمانجی ئەڵێتەوە. ئەو هەروەها حەزی لە گۆرانیەکانی هونەرمەندی کورد شوان پەروەرە. Devere dilemeno oy lavedellal ravedellal bindestin devere canemenu oy lavedellal ravedellal bindestin devere canemenu oy be halim oy brindarım oy devere dilemen oy lavedellal rabedellal bindestin devere canem. Selam, navim Ariane, halkı Brezilya. من گۆران دەبێژم هەزلیم زمانە کوردی هەز دەکەم کولتورە کوردە هاوسار گرم لەگەڵ کوورێکی کوردووە هەز دەکەم لە کوردستان بمێنم. کاتێک هاوسارگیریم کرد دلی کوردی لەبەر کردو هەستێک زۆر خۆش بوو. وهات وهات دەستوکی رەنگین دلی عالەمسا دلی من خەنگین دلی عالەمسا دلی من خەنگین. And firstly I was singing in choir and groups. سەرەتا من لەگەڵ گروپەکاندا گۆرانیم دەگوت بە تایبەتی لە کڵێسا. لە ڕاستیدا بەشێکی زۆری پێشینەی میوزیکی من لە کڵێساوەیە. سەرەتا گرنگیم بە فێربوونی زمان دەدا نەوەک میوزیک. دەمویست لە ڕێگەی میوزیک و گۆرانیەوە فێری زمان ببم. یەکەم جار بە زمانی تورکی دەستم پێ کرد و پاشان زمانی کرمانجی. لە کاتێکدا گۆرانیەکانم بڵاو دەکردەوە لەلایەن گوێگرانەوە دەستخۆشیەکی زۆرم لێ دەکرا. پاشان داوای تۆمارکردنی ئەلبومێکم لێکرا بە زمانی کرمانجی. 5 گۆرانی کرمانجیم تۆمار کردووە و گۆرانیەکی تورکیشم هەیە. هیوادارم ڕێگەکەم ئاسانتر بێت و بتوانم بە لێهاتووی زیاتر گۆرانی بڵێم. There are many singers that I like so much. Mostly I listen to. ژمارەیەک گۆرانی بێژی زۆر هەن من حەزم لە دەنگیانە. زیاتر گوێ لە دەنگی ئاینور دەگرم. جوان حاجۆش کە گۆرانیەکی ئەویشم بە دەنگی خۆم و تۆتەوە. شوان پەروەر و هانیش. هەروەها زۆر حەزم لە گۆرانی فۆلکلۆریە. وەک ئایشەشان کە هەست دەکەم نمونەیەکی باشی گۆرانی کرمانجی. من دابو برمقصه جان و جان جان قربان من دابو برمقصه
جان و جان جان قوربان. لە ڕابردوودا لە ناوچە جیاجیەکانی کوردستان دروستکردنی بەرماڵ و هەروەها جاجم کارێکی زۆر باو بوو و خەڵکێکی زۆر خەریکی کاری جۆڵایەتی بوونە. هەرچەندە ئێستا ئامارە پێشکەوتوەکان جێگەی کاری دەستی گرتوتەوە، بەڵام لە نێو کۆنە بازاڕی شاری سنەدا زیاتر لە 30 ساڵە مام عەلی سادقی خەریکی کاری جۆڵایەتیە. وەکو خۆشی باسی دەکات هەرچەندە کارەکەی بابەتێکی زۆری گرنگە و هەروەها داهاتێکی زۆریشی بۆ نییە، بەڵام لەبەر ئەوەی جۆڵایەتی پیشەیەکی کۆنی کۆنە بازاڕی شاری سنە بووە، ئەو تا لە ژیاندا مابێت لە کارەکەی بەردەوام دەبێت. من علی صادقی جۆڵاباف شۆڵم جۆڵاییە و 30 ساڵە خەریکم کارمە ئەم کارە ئەدامەم شۆڵە جۆڵایی ئەوەسە ئەلانە لە نابود هیچ کەس حمایەتی لێو ناکە و نە دەوڵەت نە سەنادەتی هیچ کەس حمایەت لەم شۆڵە ناکە ئەلان لە ڕوو نابودوێکی و بەخاتر ئەوە کە وەسایل چینی لە چینەوتی واردەوی ئەم شۆڵە لە بین چیوە ئەلانە من نە مناڵم نەژنم نەکەنجم هیچ کەسی حاضر نییە ئەدامەی بە و ئێژن چون هیچ دەرامەتێکی نییەوە هیچ کەس حمایەتی لێو ناکە ئەگەر منیش ئەڵان تەحسیڵیەکەمی تر ڕوو نابودێکی و هیچ کەسی فکر ناکەم بمێنێ. موج و جانماز و ئەمانە دووسەکەین واتە شۆڵەکەی من مەسە موج و جانماز دووسەکەین. هاوڵاتیەکی گوندی بازەی سنووری دەڤەری ئامێدی ساڵانە لە نێو ڕێزوباخەکانی خۆیاندا لە جۆرەکانی ترێ مێوش دروست دەکات. ئەو بە شێوازێکی کۆن بە سوودوەرگرتن لە ئاوی خۆڵەمێش ئەم جۆرە مێوژانە دروست دەکات و هەروەها گوندەکانی دەڤەری ئامێدی مێوژەکانی تاموچێژێکی تایبەتی خۆیان هەیە. ژیارەمە سەر دەرامەتیە دەرامەتێمە ژی ئاویە تریە تری ئەم gelek فۆیدت خۆت دەدەن gelek تری چێت بن ئەم ڕۆ بین پارێ پۆیزەم چنینە تری سێ چوار ڕێکا ئەم تری بکاردینم ڕێکۆیەکی ئەم تێتە فروتن تری ئەگەر نەهاتە فروتنژی پشتینگەم شێن ئەم تکەینە مێویش ژی خۆرنەکە سەرەکیە و جیهۆنیە کە بێن خواردنەکە gelek tiştekî zor xweş e kە bêjin xast werzê zivistanê da wekî şevbêriya û mêhevana û tête xwarin. Şêwazê çêkirina mêwî jê jî piçekê zehmet e zehmetiya tê de heye her çend de nûke gelek epsanayî ketî şêwazê çêkirina mêjê bes ew tam têda nîne wê mêjê çunku nûke dermanê derketîniyet zîraî derman hema dikete aveka tazî û ema her xîla li wê deqê de dê mêjê xwe li wê avê de û dê çêke berê ew tam jê nayê berê em nûke zirgê çê dikin zirg têde çêkirin sê roja xwaliyet kênet avê da sê çar roja xwalît mîte nav avê da ew av piştîngê em wê avê radkene avê safînîn ew av têde kelandin
وقتی هات کلاند بیت از زرک وقتی تو به میویجیل دی طعمك جالك جوازه الجال ميجا درماني تتا شكرا خوشی زرکه طعم تری نه کجیتن ابا هنه درمانه که پهریکاریا درمانی طعم وجد کجیتن يعني فوري تري هكا زيترين وقت تري هشكت كذا أبا زرك احتمالا 10 روجة حتى 12 روجة أفتري دميت البرطافة حتى بطبيعة خو هشك بيتو بيتمويش أو هني زيتر هشك بيت وأو طعم جيت داناميني ده أبخو همي جورة تريد بنامويش بس هر جوره که طعمه کاته ده هی تایبت الوی دبره که بجن گنده بازه تریوان ی آویه نه وکی مثلا رضایت تری زرک خو تری زرک مویجا تری زرکی خوشترین مویجه شمی خوشتره بله ام طایفی جیت کینه مویش ام رشمه جیت کینه مویش ام گلک جوره هینی ام کینه مویش خاص تایبتی طایفی و زرک یه سرکیت بیت مویش هنده جوره دیت تریت هین احتمالا نبنه میشکو یا رقه هشکنا بیزیکا میویجوی دیو نخوشید بعضی طایفیه زرکه رشمه و اول میویجه که گلک خوشی چید بیت و گلک هم مفایه محەممەد بەزماران خەڵکی شارەدەی میراوەی سەرباشاری سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستانە و شارەزایەکی باشی لە دروستکردنی گیادەرمانی لە سروشتی جوانی ناوچەکەی خۆیان هەیە. ئەو زۆربەی کاتەکانی لە کوێستانەکانی چای قەندیل و سروشتی ناوچەکە گیا گوڵی ڕەوەکی کۆ دەکاتەوە و دەرمانی دەستی لێ دروست دەکات. ئەو لە گوڵە سروشتەکانی ناوچەکە وەکو پونگە و گوڵە شیلان و قەزوان بەرهەمی گیای دەرمانی دروست دەکات. ئەو پنگەیە کە بۆ جاری دووەم دووبارە لە کوێستانێ ژیوەتەوە زیندووەتەوە گوڵی کردووە لە کوێستانی هەڵوێ هێناومە دوێنێ چووم هێناومە ئەرزت کەم کوێستانی هەڵوێ سەر بە دەشتی وەزنەیە پنگەیەکی زۆر جوانە حیوان و مەڕ و ماڵاتی وێ نەکەوتووە بەڵام ئەو شوێنانی کە مەڕ و ماڵاتی وەکەوتووە ئێستا جای تازەی لێوە دەست ناکەوێ ئەڵبەتە دوونەوە پنگەمان هەیە یەکیان پنگەی شاخەوە کە لە دێمەی دەبێتێ ئەویان کە لەوەی تونترە لەو پنگەی تونترە بەڵام ئەوشان کە زۆر توندە ئەوە تەئسیراتێکی زۆر زۆری هەیە بۆ عفونەتای داخلی ئینسانی چەقچەقە داسەڵدا نێوی خۆماڵی خۆمان نێوی مەحەلەکەی ئێمە پێ دەڵێن چەقچەقە لەناو نێوی عیلمەکەی کاسنی پێ دەڵێن ئەلبەتە ئەمە بە پێی ناوچەی نێوەکانیش دەگۆڕدرێن ئەمانان لە منتقێمە شوەشینەشی پێ دەڵێن شوەشینە چون گەڵاوشتیوانیە هەر بە تەنێ گوڵەکەی هەیە بە خاتوی پێ دەڵێن شوەشینە ئەوە تایبەتە بۆ چەوری کەبێت ئەوانەی کە چەوریان لە کەبێدیدایەت زەرێک یعنیەوە کە چەوری کەبێدیان هەیە بە دەرەجەی ئەوڵ کاسنی ئیشارە پێکراوە ئەو جارەکانە بۆ عەرزت کەم جودا لەوەش بۆ چەوری کەبێت شاتەڕەش ئیشارە پێکراوە زۆر خەڵک کەڵکی لە وەردەگرێت لەو کاسنی شکر بۆ خدای زۆرە لە منتقەیەمەوە الحەمدولله ینی هەتا ئەو جێگای کە توانیون الحەمدولله هێناونە و داونە بە جەماعەتێک خەڵک کەڵکی لە وەرگرتووە ڕەنگ بێ کەسانێکیش هەبوو بن ناڕازی بوو بن جا ئەو ناڕازی بوونە هۆکاری خۆی هەیە یا ئەوەتا ئەمن حاڵی نەکراوم ئەو دەردەی کەلەی بووە کابرا بەردی لە کولێدا هەبووە تەرەف مەسەڵەن لە کوتوێتی کاک محەممەد ئەمن کولێم دێشی یا هەبووە ئیسحالی کردووە معزەرەتم هەیە ئیسحالی کردووە زەکچوونی هەبووە شتێکی دیکەی من حاڵێکی دۆکتێتی من نەخۆشی ڕوودەیم هەیە یا من شتەکەم خراپ داوەتەوی یا ئەو خراپی من حاڵی کردووە دەنا هەمووان کاریگەری خۆیان هەیە و بە وەختی خۆی بەجێ خۆی
پیاوێکی تەمەەن 7 ساڵی ناوچەی نەهەلەی سەر بە قەزای ئاکرێ ساڵانە لە وەرزی پاییزدا سەردانی ڕز و باخەکانی ترەی سەرچیای ئاکرێ دەکات و هەروەها لە ترێەکان دۆشاوی ترێ دروست دەکات بە شێوازی کۆن و هەروەها لەسەر شێوازی باب و باپیرانی بۆ خۆشی دەڵێت کە دروستکردنی دۆشاوی ترێ بەو شێوازە کۆنە زۆر زەحمەتە بەڵام لەبەر خۆشەویستی بۆ کارەکەی ئەڵێ تا لە ژیاندا مابم لەو کارە بەردەوام دەبێت. نوبه من محمد خلیل کردانی نهلیه از نهلی ما از هوت سری جای سری اوکری از دوشو بید که و قدیم مولیدا من 7 ساله اما هنگاست کم اما هنگاست و دوشو بید که و شولید کم اینجا خوب با بیرید ما و شول اوکری تريد كاينه بيسلدو ام ساعتك دو 100 كوين 100 كوينو بيولت غارينو باش ديو تلي ناميني دو پشتی اینجا هم صافینین ام که دنیا ام بینی برکال ام دنیا سامانجالا کو دیو کچکا دی کالینین دی واستینین حتی سود بید دی پاشی کاینا منجال کو مزنه یا سفری دستگاه دوشوه خود گلکم زحمته سایدا پا همون من پشتی وکشو کریا ویره دو من کردنه به من آورسکی نخود بی بید میکنی تو سالا کدی تری پیونه تو از این مزن بی بله پا اول کار با پیید من هنگی بیچکن مد بینه نچه توی پید بی مگوده خود دی هچم ایلا کری نگم اویری ایلا دیچم اویری لە ماوەی ڕابردوودا بە بەرنامەی هەفتانەوە لەگەڵتان بووین تا پێگەشتنەوەیکی تر لاڵقەیەکی دیکەین بەرنامەیە هەر شاد و بەختەوەربن.